ئێستا بۆ نمونە وەکو ئاشکرایە عەیب و بۆ نمونە هەنێ شتی خەڵکی باز بکەی گوناحبارە بی، بەڵام بۆ نمونە من ئێستا مەطعەمە زانم بە ناوی بۆ نمونە خواردنی باش و پاک و ئەوانەوە، یان بۆ نمونە با ڕوونتر بێڵێن، بۆ نمونە کابرا بە ناوی کەڵەشێری کوردیوە ئەڕوا هین بەکارێنێ. ئەم شتە چی پێڵێن ئومەهاتە چییە؟ مریشکی ئومەهات، ئەم مریشکە سوورەکان قەڵەوەکان و ئەو شتانە بەکارێن. یعنی ئەوە ئەگەر بۆ نمونە بزانی باسی بکەی لە لای خەڵکی گوناحبارە بی، هەرچەنە لەخوا بەزیابێتایسە لە لای یەک کەس باسم نەکردەوە بینی خۆم و خوا. ئەمە یەک. دووەم جار بۆ نمونە کابرایە کە مەطعەمی هەیە بۆ نمونە ئەڵێ وایە و ئەمەم وایە ئەوە وایە، یعنی ئەزانی بۆ نمونە گۆشتەکەی یان ئەو شانەی بەکارهێنێ یعنی چۆنە و چییە. بۆ نمونە من خۆم ئەزانم ئەگەر ئەمیشیان باز بکەم یعنی گوناحبارە بم. سواز بۆ خوای گەورە تایسە باسیشم نەکردووە لە لای کەس لە بینی خۆم و خوایە، الحەمدولیلا هێشتومەتەوە. بەڵام هەر وەکو ئەوەی ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان چونکە هەر دوێنێ پرسیاری ئەویان لێ کردم وتم وەڵڵاهی هیچ قسە ناکەم، ئیتر ئینسان خۆی ئەتوانێ بڕوا پرسیار بکە و سیر بکە و متابعی ئەو شتانە بکە. تم بزان گوناحبارە بی ئەگەر ڕاستیەکان بە خەڵکی بڵێ. زۆر باشە. هەر کەسێک گەندەڵی بڵاو کردەوە، فەسادی بڵاو کردەوە، خواردنی بێکەڵکی دایە خەڵک، غەشی کرد و قۆڵی خەڵکی بڕی، دروستە هەموو خەڵکی لێ ئاگادارکەیتەوە بە ئاشکرا و بەنهێنی لە مەجلیسە، لە تۆڵ کۆمەڵایەتیەکانە، لە هەموو شوێنێ. بەڵام 100% بزانیت ئەم کەسە کەسێکی ساختە چییە و خواردنێکی حەڵاڵ نییە، خواردنەکەی ساختەیە، شتی ئێکسپایر و بەسەرچوو ئەدا بە خەڵک بە هەموو شێوازێک بە نهێنی و بە ئاشکرا. پێویستە واجبە موسڵمانان و خەڵک و چی پێڵێن تاکی کوردی لێ ئاگادار بکرێتەوە. من جارێکیان لە سیتەک لە مەطعەمێ نانمان خوارد، لەگە کۆمەڵێ مامۆسایە بووم، ئیتر بەرەو دەست شۆرەکە ڕۆیشتم، نانەکەم تەواو کرد بۆ ڕاستیەکەی. برایە کات کڵاوێکی لەسەر ئابوو دیار بوو شێف بوو، وتی مامۆسا من لەم شوێنە ئیشەکەم مرتاح نیم. وتی مامۆسا ئیسا تۆ گۆشتی چی خوارد؟ وتم وەڵاهی وابزانم کەڵەشێری کوردی بوو. دەیوتی وەڵاهی مامۆساوە کەڵەشێر نەبوو. بۆ خوا چۆن کەڵەشێر نەبووتی؟ وەڵاهی مامۆسا هەموو ئەو خواردنانەی کەوا من لی ئەنیەم لێرە بە ناوی کەڵەشێری کوردی و قەل و قاز و ئەو شتانەوە هەر هەمووی مەسلحەیە، هەر هەمووی مەسلحەیە. بۆیە من بەڕاستی لە ئیشەکەم ئەترسم مامۆسا چی بکەم. وتم براکەم ئەبێت صاحبی مەطعەمەکە ئاگادارکەیتەوە، بڵێ تۆ مادام ئەوەت بە خەڵک گوتووە و ئەوە پێشکەشی خەڵکەکەی، خەڵکیش داوای قەلوقازی کوردیمان لێکە، ئەبێ قەلوقازی کوردیم بۆ بێنی، ئەگینا من بۆتی لێ نانیم. وتی مامۆسا من چی بکەم؟ وتم کەواتە ئەبێت وازی لێ بێنیت، یا ئەوە سەری خۆتی لێ ئاگادارەکەیتەوە. وتی توانای ئەوەم نییە. گوتم توانای ئەوەت نییە، دەتۆ هاوکاری مەبە بە هیچ شێوازێک.